دووبارە دێینەوە سەر شەقام، دیسانیش دەربارەی بزوتنەوەی معلمان. دوێنێ شەممە 9 مانگی ڕێبەندانی 1400 ئاکسیۆنێکی سێڕۆژەی معلمانی لەسەر کار و خانە نشینکرا و دەستی پێکرد. شوڕای هاوئاهەنگی ڕێکخراوی پیشەیی معلمانی ئێران ڕۆژی 3 ڕێبەندان بەرابەر لەگەڵ 23 ژانویە ڕوو بە معلمان بانکێشتێکی دەرکرد. ئەم بانکێشتە لە ناڕزایەتی دژ بە بایەخنەدانی دەسەڵات بە داخوازی معلمانی لەسەر کار و خانە نشینکرا و خزمەتگوزار و ئیداری درایە دەر. شوڕا بۆ 3 ڕۆژ ناڕزایەتی سەرەتا بە شێوەی کۆبوونەوە و مانگرتن بۆ ماوەی 2 ڕۆژ لە مەدرسەکان لە ڕۆژانی شەممە و یەکشەممە 9 ڕێبەندان و 1 ڕۆژ کۆبوونەوەی سەرتاسەری لە ڕۆژی دووشەممە 11 ڕێبەندانی بانکێشتدا. ئەم بانکێشتە لە 9 خاڵدا ناڕزایەتی معلمانی گونجاندووە کە بریتین لە 1 بەڕێوە نەچوونی گەڵاڵەی هاوسانسازی خانە نشینکراوان، 2 ناردنەوەی گەڵاڵەی ڕیزبەندی لەلایەن شوڕای نیگەهبانەوە بۆ مەجلس بە ئامانجی بەڕێوە نەچوونی، 3 فەرامۆشکردنی مادەی 64 یاسای بەڕێوەبردننی خزمەتگوزاری وڵات، 4 نەبوونی ئاموزشی خۆڕایی و بایەخنەدان بە ئەسڵی 30 یاسای بنەڕەتی، 5 نەدرانی پاداشی کۆتایی خزمەتی ساڵی 1400، 6 دانەمەزراندنی معلمانی خەریت خەدەماتی ئاموزشی، 7 زوڵمکردنی چەند بەرابەر لە هێزی خزمەتگوزاری، 8 تاڵانکردنی سەرمایەی معلمان لە سندوقی پەسەنداز، 9 زیندانیکردن و دەرکردنی معلمانی چالاک و هەڵسوراوانی پیشەیی. شوڕا ڕۆژی جومعە 8 ڕێبەندان ڕاگەیەندراوێکی تەکمیلی لە چەند بەندا بڵاو کردەوە. لە بەندی یەکەمدا داوا لە معلمان کراکە لە شوێنەکانی کاری خۆیان حازر بن و بەگرتنی فیلم و وێنە نیشانی بدەن کە نەچوونەتە سەر کلاسەکان. لە وەڵام بە بانکێشت و ڕاگەندراوەکەی شوڕا ڕۆژی شەممە 9 مانگی ڕێبەندان دەیان هزار معلم لە 200 شار و ناوچەوە لەم کۆبوونەوە شکۆدارەدا بەشداریان کرد. محەممەد حەبیبی وتەبێژی ناوەندی پیشەیی معلمانی ئێران کە ئەم هەواڵەی لە تویتەرەکەی خۆیدا باس کردووە وەبیری هێناوەتەوە کە سبەینێ مانگرتنی معلمان درێژەی دەبێت و ڕۆژی دووشەممە کۆبوونەوە ناڕزایەتەکان لە بەرامبەر مەجلیسی شوڕای ئیسلامی و ئیداراتی ئاموزش و پەروەریشی شارستانەکان بڕێوە دەچێت. شەپۆلی بەرینی ئەم مانگرتن و ناڕزایەتیانە لە درێژەی قۆناغی تازەی ئەو ئاکسیۆنە بەرینانەدا ڕوویانداوەکە ژنان و پیاوانی کرێکار، معلمان، کارمەندانی بەشە جۆرا و جۆرەکان و خاننشینکراوانی حقوق بگیری سازمانی تامین ئیجتیماعی لە ساڵی 1398ەوە بەرەو ئەملا ئەنجامیانداوە. بەپێی ئامارەکانی خودی ڕژیم تەنیا لەم ساڵدا 2410 مانگرتن و ناڕزایەتی لەسەر تاسەری ئێران ئەنجام دراوە. تەنیا لە مانگی بەفرامباردا 230 ناڕزایەتی و مانگرتن لە زۆربەی شوێنەکانی ئێران بەڕێوە چوون. ئەحمەد تەوەکولی ئەندامی پێشووی پەرلەمان و ئەندامی ئێستای مەجمەعی تەشخیصی مەسلحەتی نظام وتوویەتی کە نابێ خۆمان فریو بدەین. لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا ئاستی متمانەی خەڵک بەدەسەڵاتەکەمان هیچ کات ئەوەندە لە خوارەوە نەبووە. کۆماری داماوی ئیسلامی هیچ ڕێگا چارەیەکی واقعی بۆ چارەسەرکردنی کێشەی مەعیشەت و سیاسی خەڵک نییە. هەر بۆیە بێجگەل لە دووبەرێکی نانەوە دانی وعدە و بەڵێنی بێناوەرۆک هەڕەشەکردن و هێنانە گۆڕەی گەڵاڵەی بێزەمانەت دەستی داوەتە هێرشی بێبەزەیانە بۆ سەرڕیزی ناڕازیان و دەست بەسەرکردنی سەدان کەس و بڵاوکردنەوەی درۆ لە مێدیا دەوڵەتیە سانسۆرکراوەکان دژ بە خەباتکاران و ناڕازیان. وڵامی ناڕازیان بە شانۆی بێناوەرۆک هەڕەشە سەرکوت و درۆ خۆڕاگری بەرامبەر پۆلیس لەسەر شەقام و بەرینترکردن و ڕێکخستنی مانگرتن و ناڕزایەتی و ڕاکێشانی هاوپشتی زیاتری کرێکاران و نێیارانی ڕژیم و ناڕازیانی ناو کۆمەڵ بووە. ژمارەیەک لە معلمانی شیراز لە 26 مانگی بەفرامباری 1400 دادنامەیەکیان ڕوو بە دادستانی شیراز و لە ناڕزایەتی بە ئەمنیەتیکردنەوەی کۆبوونەوەی ئاشتی خوازانەی معلمانی شیراز و باقی شارستانەکانی ئوستانی فارس بڵاو کردەوەکە ئەمە ڕوحیەی خەباتکاری و خۆراگری بەباشی نیشان دەدات. ئەوان لە بەشێک لە دادنامەکەی خۆیاندا نووسیویانە
سندوقی پەسەندازی معلمان تا سندوقی خانەنشینکراوان بە تەواوەتی لەلایەن دەسەڵاتدارانەوە تاڵان کراون و یان بە خاتری نابەرپەرسبوونی بەرین و گەندەڵی و ڕاندخۆری فامیلی تا سەر لێواری نابودی چوون. لەو جێگەیەوە کە ئێوە بە ڕاگەیاندنی نایاسایی بوونی کۆبوونەوەی پیشەیی معلمانی شیراز ڕێگەتان داوە تا هێزە سەرڕۆکان ماڵی مامۆستایان لە شەقامی معەدلی شیراز گەمارۆی نظامی بدەن و لەگەڵ زۆرێک لە معلمان هەموو جۆرە هەڵسوکەوتێکی ناحەز و نادروستیان بێت بە پێویستمان زانی چەند خاڵێکی گرنگ بە ئاگاداریتان بگەێنین. ئێمە معلمانی ناڕازی بە وەزعی ئێستا لە ئوستانی فارس بۆ جارێکی دیکەش کۆبوونەوەمان دەبێت. حتمما دیسان دێنەوە سەر شەقام. ئەم جارەیان ئەگەر لەسەر هەر چوار ڕایەکی سەر بە شەقامی معەدل چوار تۆپیان دابەست بێ، تەنانەت دەگەر هێزی دژە شۆڕشیش بە لێشاو ڕەوانەی شەقامی معەدل بکەن، دیسانیش هەر بەو قەڵەمەوە کە بەدەستمانەوەیە دێنەوە مەیدان. ئەم جارشیان دێنەوە بەڵام بە دەیان و بە سەدان و بە هەزاران کەس. ئیتر نەترسێکمان لە دڵدایە و نە لە گولەی تفەنگی وینچەستەری ئامریکایی کە ڕنگ بێ بەکاری بێنن دەترسین. ئەم جارەیان ئەگەر تەنانەت شەقام و کۆڵانەکانی سەر بە شەقامی معەدلتان مین ڕێژ کردبێت، لەگەڵ بنەماڵەکانمان لە ئاستێکی یەکجار بەرینتردا دێنەوە مەیدان. ئەمورە بەرزە لە بەستێنی مادی خەباتی گشت کرێکاران و ئازادی خوازانی چەندەی ڕابردوو، کۆتایی حکمەتی سیاسی ڕژیمی سەرمایەداری و ئیسلامی داسەپاو بەسەر خەڵکی ئێرانەوە سەرچاوە دەگرێت. ئەمورە بەرزە موژدەی ڕۆیشتنی ئێران بەرەو شۆڕشەک دەدات کە هەنگاوی یەکەمی ڕووخاندنی کۆماری ئیسلامیە.